یەکێک لە نهێنیە گرنگەکانی سەرکەوتنی زانستی پزیشکی بریتیە لە توێژینەوەی زانستی کە لەمڕۆدا زیاتر لە هەموو کات گرنگی پێدەدرێت و بە بایەخەوە لێی دەڕوانرێت. کۆمەڵێک ناوەندی گرنگی توێژینەوەی پزیشکی وەک ناوەندی بەرهەمێنانی بیرۆکەی نوێ و توێژینەوە گرنگەکانی بواری پزیشکی بوونەتە پێشنگ لە کامڵکردنی پسپۆڕە جیاواز و وردەکانی پزیشکیدا. سەرەڕای ئەوەی ڕۆڵی کارا و گرنگیان هەیە لە ئامادەکردنی کادری تەندروستی و پزیشکی پێشکەوت و مامناوەند بۆ دام و دەستگا جیاوازەکان کە دوجار سەرمایە گوزاری لە توانای مرۆیی و ئاستی هۆشیاری و زانستیاندا کراوە و ئەتوانن لە ناوەند و بنکە و یەکە تەندروستەکاندا ببنە پێشنگ و دیارترین و چالاکترین کەسەکانی ناوناوەندەکان. ئەمە جگەلەوەی تواناسازی و بەرهەمێنانی بیرۆکەی نوێ و ناوازە یاخود دۆزینەوەی چارەسەر و ئەنجامی توێژینەوەکان بەخێر و چاکە دەشکێتەوە بۆ ئەو بوارە و ڕنگدانەوەی گەورەی بەرچاوی دەبێت لەسەر چارەخوازان. تاوەری تەندروستی سمارت یەکێک لە پایە گرنگ و پرەنسیپە سەرەکیەکانی بریتیەلەوەی بەردەوامهانی پزیشک و کارمەندانی تەندروستی ناو تاوەرەکەی دەدات کە بەردەوام و هەمیشە لە خۆنوێکردنەوە و توێژینەوە جۆرا و جۆرەکاندا پێشنگ بن و ڕۆڵی کارا و یەکەمیان هەبێت. یەکێک لەو توێژینەوە گرنگ و پڕبایەخانەی لە ماوەی ڕابردوودا بەڕێز دکتۆر ڕەواحە غەریب باپیر لە تاوەری تەندروستی سمارت بەشداری تێدا کردووە وەک تاکە کوردێک لەگەڵ توێژەرانی زیاتر لە 10 وڵات و وەک یەکەم توێژەری بەشدار بوو ناوی لە توێژینەوەکەدا تۆمار کراوە. لە چوارچێوەی گرنگی پێدانمان بە توێژینەوەی زانستی بۆ هەڵبژاردننی باشترین چارەسەر بۆ چارەخوازەکانمان سوپاس بەخوای گەورە وەکو تاکە پزیشکی کورد و یەکێک لە پسپۆڕانی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ لە تاوەری تەندروستی سمارت بەشداریمان کرد لە نووسینەوە و بڵاوکردنەوەی توێژینەوەیەکی ئاست بەرز لە جۆری مێتا ئەنالیسس لە نێوان توێژەرانی زیاد لە 10 وڵاتی وەکو ئایرلەندە، ئیمارات، قەتەر، هندستان و چەند وڵاتێکی تر. ئێمە وەکو تاکە کوردێک بەشداریمان کرد لەم توێژینەوە ئاست بەرزە. سوپاس بۆخوا و بڵاو بۆەوە دیسانەوە لە جۆرناڵێک یاخود گۆڤارێکی ئاست بەرزی ئیتالی پوختەی توێژینەوەکەمان بریتی بوو لە بەراوردکاری بۆ ڕێژەی هەوکردن لە پاش نەشتەرگەری لابردنی بەردی گورچیلە بە ڕێگەکانی کونکردنی کەلەکە و نازۆری نەرم و شکاندنی بەرد لە ڕێگەی لەیزەرەوە بەو هیوایی کە بتوانین ئەم توێژینەوەمان ببێتە سەرەتایەک بۆ بڵاوکردنەوەی زنجیرەیەک توێژینەوەی کە لە داهاتووە ئینشاءالله بە نوێنەرایەتی کوردستان و لە چوارچێوەی ئەو گرنگی پێدانەی کە لە بۆ توێژینەوەی زانستی هەیە لە تاوەری تەندروستی سمارت بەردەوامە بین ئینشاءالله.